سڵاوتان لێ بێ ئەزیزان لە بەنامەیەکی نوێ لە پایمتۆ لەگەڵتانە بن. حکوومەتی عێراق بەرەو تەشکیلبوو نەچێت، بەڵام هێشتا چەند وەزارەتێکی ماوە متمانی پێ بدێت. کوردیش وەکو ئەو فراکسیۆنانەی کە کورسیان بەدەستێناوە بە کۆمەڵێک ئەندام پەرلەمانەوە چوونەتە پەرلەمانی عێراق. بەڵام کورد یەکێک لەو کێشانەی کە بە بەردەوامی هەیەی یەکگرتوو نییە. ئێمە ئەمانەوەی ئەمجارە لە هاوڵاتیان پرسین ئایا تا چەندێ گەشتبین بەوەی حکوومەتی داهاتووی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێم ئەتوانێت کێشەکانی چارەسەر بکە. مەسەلەی نەوت و مەسەلەی موچەی فەرمانبەران بەکوێکات. ئایا خەڵک گەشتبینە بۆ ئەم کێشانە چارەسەر بکات؟ ئەمانە و چەند پرسیارێک تر لە هاوڵاتیان نەپرسینەوەش دەگەڵمان بێت. ئێستا ئێمە لەسەر قەراغی بورکانێکین، ئەگەر تەقیەوە لە هەمومان تێگەچ. کورد ئەگەر توانی لە پشتی یەکتر بن بە دڵنیایەوە دەستکەوتی باشتر و گەورەتر بەدەسێن. بەس بەم پەرتەوازەیە دڵنیا بە ئەوەیشی کە هەمانە زیاتر لەدەستێن. ئێمە لەناو خۆمانە ڕێنەکەوین حسابمان بۆ ناکەن. ئەلفالم دیوە دەربەدەریم دیوە شوێن نەماوە نەچم ئەو کاتم بەلاوە زۆر خۆشتر بۆ لێ ئێستا. ئەمسا ئەمە ڕێجەناب بزانم وەکو هاوڵاتێکی کورد ئومێدەکەی حکوومەتی داهاتووی عێراق کە کوردیش بەشدارە بێتایە بتوانێت کێشە موشکیلەکانی کورد حەل بکات. وەڵاهی کابینەکانی پێشومان بینی هەمان گفتیانە ئەوەی مالیشی و ئەوەی عەبادی هیچ ئەنجامیشی نەبوو. بۆ ئەمە ئێستەیش پێت وایە هەر هەمان شتە؟ وەڵاهی ئێستا بارودۆخی چیکە هاتۆتە پێشەوە. ئێستا توان بڵێم گەندەڵەکان سەرتاسەری عێراقی هەموو گرتووە. ئەبێ ئەوانیش چایە بەوا بخشێنەوەنێ بیر لەوە بکەنەوە جارێکیکە پێکاتەکان بە یەکانێن. خەڵکی عێراقی هیلاک بووە بە سوننا بە شیعە بە کورد. قەناعەتم هەیە ئەم جارە جۆرێکی کەوێ ئەنجا ئەم ڕێز وزەرایە بێلایەنانە ئیژەکات تەکنۆکراتە گەروا بێت شتێکی باشە. گەشتبینم تا حەدێک لە کابینەکانی کورد بەم حاڵەی ئێستەوە کابینی لە ناو خۆیان زۆر یەک نییە. بەم حاڵەی ئێستەوە توانێت داواکارەکانی خۆی بچەسپێنێت. وەڵاهی زەحمەتە ئەبێ کوردیش بیر لەوە بکاتەوە یەکگرتوو بن بە یەکگرتووی داوای داخوازەکانی کوردکەن. ئەگەر وا نەبێت بینیمان نەمادی سەوچل جێبەجێکرا لە پێشترە نە وەڵی یەک پەرتوبڵاوی کورد بوو یەک خیتابیمان نەبوو. تەمەنا ئەکەین کوردیش گەشتە بێتە قەنەعاتی حیزبە سیاسیەکان بە هەموو گوتاری خۆیانی یەک بخەن. ئەگەر وا نەبێت نەمادی سەوچل جێبەجێکرێ نە خاچی داگیرکراوی کوردستان داگیر کراوە بگرێتەوە سەر کوردستان قەنەعاتم نییە. ئێبێ کورد یەکگرتوو بێت. لە مێژووەوە لە کۆنیشەوە کورد لەناو خۆی یەک نییە، ئامادە نییە سازش بۆ خۆی بک، بەڵام ئامادەیە لە پێناوەوەی هەندێک بەدەست بێنێ سازش لە کۆمەڵە شتی بکات لە حکوومەتی عێراق بۆ نمونە. بەس لە ناو خۆیان بۆ یەک نییە. شتێکی باش نییە، شتێکی باشمان نەکردووە. ئەبێت دەرس لەو وانانەی پێشوەر بگرین. بۆ یەکترمان قوبوڵ نەکردووە. هەمی هۆکارەکەەوە بۆ کەمێکترمان قوبوڵ نەکردووە. دوای بەرژەوەندی حیزبی کەوتوین، دوای بەرژەوەندی شەخسی کەوتوین، بەرژەوەندی گشتی میلەتەکەمان لا نەبووە. ئەبێ کوردیش ئەم جارە بیر لەوە بکاتەوە دەرس زەوانەکانی ڕابردوو وەربگرێت. ئەبێ یەکگرتوو بین. ئەگەر بێت و کورد بە پارچە پارچەکراوی بڕاتە عێراق سنگ و قورساییەکەی جارانی ئەمێنێت. تەشید سنگ و قورسایی لە هەر شوێنێکە یەک نەبی سەوتی یەک نەبێت قسەد یەک نەبێت بێگومان چ دروستە بێ. وەکو هاوڵاتێکی کورد چ داواکاریەک هەیە لە فراکسیۆنە کوردیەکانی خۆمان؟ وڵا داواکاری ئەومان هەیە یەک بن واتە یەک سەوتیان هەبێ یەک ئیتیجابن یەک سەوتیان هەبێ ئیشان بۆکرێ. مام حاجی بەڕای تۆ حکوومەتی داهاتووە توانێت باش وەڵی ئەوە تا چەند ساڵ ئەم ڕێکەوتنەوە و چەند ساڵە هەم کۆبوونەوە و دەسی بە خەڵک لەوە ناسیە هیچ سەر بگرێت.
کورد بەم حاڵی ئێستەوە کە بینین زۆرێک لە فراکسیۆنەکانی کورد کێشیان هەیە لە ناو خۆیانە بەم حاڵی ئێستەوە بچێتە حکوومەتی داهاتوو عێراقەوە ئەتوانێت سەرکەوتوو بێت نەخێر یەکگرتوونین یەکگرتوونین هەموو فراکسیۆنەکان هەموو کورد یەک بووە لە کاتێکدا کاڵن کورد هەمووی کووردە ئەبێ هەموو فراکسیۆنەکان بەیەکەوە هەڵبێن بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان حکوومەتی عێراق بە یەک چاوسەری هەموو فراکسیۆنەکانە کاڵێ کوردن بەڵام فراکسیۆنەکانی خۆمان لە ناو خۆیانە یەک نین یەک نین بە تاکید یەک نین یەک بن باشە یەک بن باش یعنی ئەم بچڕ بچڕەی فراکسیۆنەکان وای کردووە کە لە خەڵک هەتاوەکو ئێستا کە هیچ مافێک بە کورد بۆ هەرێمی کوردستان نەهاتوێتە جێبەجێکردن فراکسیۆنەکان کورد هەمووی بە یەک پاکێجەوە بچێتە حکوومەتی عێراق بەهێزترە بێ داواکارەکانی قورسرە بن بەڵێ بەڵێ بە تاکید ئەو کاتێ کە هەموو داواکارەکان لەلایەن فراکسیۆنەکانەوە بە یەک دەنگ بڕواتە ئەویانە ئەوانش کۆ دەنگیان پێ باشترە تاوەکو ئاوە تاکتا ئێمە کە هۆی ئەوەیە کە ئێتاوگە ئێستا هیچ مافێکمان بەدەست نێناوە هۆی پارچە پارچە بوونمانە ئێستا ئێمە لەسەر قەراغی بورکانێکین ئەگەر تەقیەوە لە هەمومان تێگەچێت کورد ئەگەر توانی لە پشتی یەکتر بن بە دڵنیایەوە دەستکەوتی باشتر و گەورەتر بەدەسێن بەس بەم پەرتەوازەیە دڵنیا بە ئەوەیشی کە هەمانە زیاتر لەدەستێن ئێمە لە ناو خۆمانە ڕێنەکەوین حسامان بۆ ناکەن ئەنفالم دیوە دەربەدەریم دیوە شوێن نەماوە نەچم ئەو کاتم بەلاوە زۆر خۆشتر بۆ لێ ئێستا ئومێدت هەیە وەکو هاوڵاتێکی کورد ئومێدت هەیە ئەم حکوومەتە تازەی عێراق بتوانێت کێشەکانی هەرێمی کوردستان حەل بکات بەخوا زەحمەتە داینی چەند ساڵ تاسە کێشە حل نەکراوە خەڵی بێ ئەمەل بووە کورد خۆی وەکو ئەوەی کە بینین ئێستا چەند پارچەیەکە ئەتوانێت بەم حاڵەتی ئێستایەوە بتوان ریزی لەگەر کورد بەیەک ریزی بچێتە بەغا بەهێزە بێت لە کاتێ بەهێزبوونەوە داواکارەکان ئەتوانی جێبەجێکرێت زەخت بخەنە سەر بەخا بەڵام ئەگەر بە پەرتەوازەی ئاوا بڕوە پرسە ئێستا گرتووە بەڕای تۆ یاخود پەرتەوازەی زۆرە لە من پەرتەوازەی بینم خۆم شخصی خۆم جارێ وا بوادرەکەی وا دیارە بەشکم پشت بەخوا یەک بگرن و بە یەک دەنگ و یەک ریز بچنەوە چییە بە بەردەوامی کورد هەر لە مێژووشەوە کورد بە بەردەوامی ئەوە پارچە پارچە بوو مەساڵحی حیزبی و شخصی و عشاری و کۆمەڵێ مەساڵح هەیە وای لەکە کە پەرتەوازە بێت بەس ئەگەر بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی بخەنە پێش ئەو بەرژەوەندیانەوە طبعاً یەکە بن ئەزانین هەمومان کەوا حکوومەتی عێراق کورد بە یەک چاوسەیرەکە ناڵێ ئەم فراکسیۆنە جیاەوە هەمووی بە یەک چاوسەیرەکە بەڵام کورد خۆی بۆ لە ناو خۆیان ناتوانێت کێشەکانی خۆی حەلکە لە کاتێکا پشت بە عێراقە بەستێکە بەکانە براگەم بەرژەوەندەکەمە وای لەکە ئەم حیزبە لەگەڵ ئەو حیزبە دژایەتی بکە بەڵام ئەگەر بەرژەوەندی نیشتیمان و گەل بخرێتە پێر بەرژەوەندی حیزبەوە حتمما خاڵی هاوبەش زیاکە کە خاڵی هەوبە زیا بوو یەکەگرن و بەیەگرتووی ئەچنە بەخە بەڵام کە بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی تایفی و عشاری بخەنە پێش قومی و نەتەوایەتی و نیشتیمانەوە طبعاً خلاف دروستە لە پێشووترا بینیومانە زۆر جار کە تەشکیلکردنی حکوومەتی عێراق هاتۆتە پێشەوە کورد تەنەزولی لە هەندێک شتی خۆی کردووە لە پێناوی هەندێک شت بەدەستبێنێ بەڵام بۆ ئامادە نیە لە ناو خۆیانە تەنەزول لە هەندێک شت بکەن لە کاتێکا بۆ خودی کوردەکە خۆیەتی بەڵام بۆ دەرەوە ئامادە لە کێشەکانی بینی خۆمان ئەوەیە کە لێبوردونمان نییە بۆ یەکتریات تەنازلکەم لە حەقێکی خۆم بۆ ئەوی دەستکەوتێکی نەتەوەی و نیشتیمانێک و پێموتی بەدەستبێنی ئەوەی کێکی لە کێشەکانە ئومێدت هەیە ئەم حکوومەتی تازای عێراقە بتوانێت کێشەکانی کورد حەل بکات ئەگەر خوا یارمەتیان بە ئەیکەن ئەگەر خوا یارمەتیان نابووان ناکرێت کورد خۆی چەندێک چۆن نەتوانێت ئەم داواکاریانی خۆی بچەسپێنی بخوا بووی پاناکە بوویەکە خۆشیانە بێبی کە خۆیان جەهتکەن بەس خوای یارمەتیان بە بکرێت و تاو ئێستا بینین کورد و فراکسیۆنە کوردیەکان ئەندام پەرلەمانەکانی کورد لەناو خۆیانە زۆر یەکنین پەرتەوازن باشە بەم پەرتەوازەیە ئەتوان داواکارەکانی خۆیان بچەسپێن ئیشەڵڵا ئیشەڵڵا بە ئومێدی خوا چونکی ڕەنجی چاکیانەوە
پێ وایە ئەگەر یەک بگرن ئەتوان باشتر داواکاریەکانی ئەیبەن بەڕێوە ئیشەڵڵا ئەیبەن بەڕێوە چونکە زانی چۆنە ئەرکی سەرشانی خۆیانە نەیبن بەڕێوەش بۆ کوێچن چ داواکارێکت هەیە لە ئەوانەی کە ئەچنە بەغداریمانەوەی خوابکار ئەوان ڕێبکەون ئێمە دەژین ئێمە خوامان ژێنێ ئەوان نامانژێن خوامان ژێنێ ئەگەر خوا ئێمە بژێنێ ئەوان ژە بن بەسەر ببین. تۆکو هاوڵاتێکی کورد گەشتبینی بەوەی ئەم حکومەتە تازەیە بتوانێت کێشە و گرفتەکانی هاوڵاتی کورد حەل بکات. واللهی چی بڵێم ئەگەر ململانە نەبێت و دیژایەتی نەبێت و شەڕەپۆست نەبێت ئەبێت بەس ئەم شانە لە ئارا بێت زۆر لە پار و لە چەند ساڵێکە خراپترە بێت ئەگەر شەڕەپۆست و شەڕە حیزبایەتی دیژایەتی و سوکایەتی بە یەکتریکردن و بە هەموو شتێک یعنی خراپترە بێت بەس ئەگەر بێت و تعدیلێ بکرێت و ڕێک و پێک بن هەموو شتێک بەرژەوەندی میلەت هابێ مهمەوەی بەرژەوەندی میلەت. بینین کورد خۆی زۆر یەکگرتو نییە ئەبینین چەند پارچەیەکە لێ هەرێک لە ئاوازێکە خوێنێ ئەتوانێ بەم حاڵی ئێستەوە داواکاریەکانی لە عێراقا بچەسپێنێ بەم حاڵی کە ئێستا نەخێر ناتوانێت هەتا ململانە و دیژایەتی یەکتر و تەشیکردن بە یەکتری هەبێت دڵنیا بە هیچ شتێکیان بۆ ناکرێت. بۆچی کورد هەر لە مێژووشەوە بینین ئامادەیە بۆ بێگانەکان سازش لە کۆمەڵە داواکاری خۆی بکات بەس بۆ ناوخۆی خۆی ئامادە نیە سازش بکات شتەکە هەروە بووە شعرەکەیانی باژی ڕەحما بەسری کەسریک هەتا دوێنێ بوو دوێنێ نزیک باژی ڕەحما بەسری کەسریک ڕەشبەڵەکی کوردی شێوان سەرچۆپی جێش کەوتە کێوان خۆیمە هەر لە کۆن و هەر بووە هەموو کەسێک بەتەشتی و هیچ ناکرێت بەس دڵنیایەوە ینی من لەوە ئەڵێم ینی ڕووناکاییەک نییە خەڵک سەرچاوەیەک مەوایەک شتێک هەبێت من خۆم شخصی خۆم ئەنفالم دیوە دەربەدەریم دیوە شوێن نەماوە نەچم ئەو کاتم بەلاوە زۆر خۆشتر بۆ لێ ئێستا بۆ ئەو کاتە ئومێدێکە بوو ڕێزێکە بوو ئەگەر کورد دەسەڵات بگرێت من ئەبمە خاوەنی مافی خۆم ئێستاوا نەماوە ئێستا کوردەکە بۆتە خاوەنی دەسەڵات و هیچیشی بۆ ناکرێ و هیچیشمان نازام چی بڵێم ینی ئومێد هەکبایکی جانە ماوە ینی ڕۆژە بێتەوە تەشیح و قسەی ناشرین و دژایەتی و ئەمانە بەس هیوادارم ئەمە نەمێنێت چونکە ئەمە کەلێنێکی گەورە ئەکا بۆ دوژمن کە بێتە ناوەوە یامەلە لەو وەزعا بکە ئاسانی ئەتوان دەستخۆنە ناو وڵاتەکەی خستێتی ئێستا خستێتی زۆر بە ئاسانی و ئەگەر بێت و بەم شێوەیە بمێنێتەوە کەلێن زیاتر ئەبێ وە زیاتر لەمە مەویسترە بین لەمە داماوترە بین من ئەنفالەکەم دیوە دەربەدەرم دیوە کورد قەت ئێستا بەقە ئێستا زعیف نەبوو قەت خۆ بەبینا و بە سیارەی زۆر و بەبینا و بەمانە نابێ کوردم نەجی من ئەنفالم دیوە من شوێنێکم دیوە ئینی ژێڵم بەس هەتا ئێستا کوردم بەم زعیفە نەدیوە کورد ئەگەر بێوێت داواکارەکانی خۆی لە عێراق بچەسپێنێ لە حکوومەتی داهاتوە بچەسپێنێ و سنگ و قورسایی زیاتر بێ پێویستەکە لە ناوخۆی خۆیان بە یەک پاکێژواتە هەموو فراکسیۆنەکان هەموو ئەندام پەرلەمانەکان بتوان بەیەکەوە داواکارەکە پێشکەش بکەن نەک لە کۆی ئەندام پەرلەمانەکان نیوەی داواکارێکی بوو نیوەی دژەی داواکارەکەی خودی کورد بێ لە فراکسیۆنێکی تر بۆیە بێ هەمویان بەیەکەوە بتوان بە یەک پرۆژە یاسا بە یەک پاکێجەوە داواکارەکانی کورد و ئەو هاوڵاتیانی کە لەم 4 ساڵەی ڕابردووە بەدەست قەیران و نەبوونی موچۆ ئایان ناڵان ئەو داواکاریانی هاوڵاتیان لە حکوومەتی داهاتوە بچەسپێن ئێمە بەردەوام بین هاوڵاتی ترە دوێنین زانین ئەوان تا چەند ئومێدیان هەیە حکوومەتی داهاتووی عێراق بتوانێت کێشە موشیلەکانی هەرێمی کوردستان حەل بکات. ئێستا ئێمە لەسەر قەراغی بورکانێکین ئەگەر تەقیەوە لە هەمومان تێگەچ کورد ئەگەر توانی لە پشتی یەکتر بن بە دڵنیایەوە دەستکەوتی باشتر و گەورەتر بەدەسێن بەس بەم پەرتەوازەیە دڵنیا بە ئەوەیشی کە هەمانە زیاتر لە دەسێن ئێمە لە ناو خۆمانە ڕێنەکەوین حسامان بۆ ناکەن ئەنفالم دیوە دەربەدەریم دیوە شوێن نەماوە نەچم ئەو کاتم بەلاوە زۆر خۆشتر بۆ لێ ئێستا نەوەڵە ئەگەر نەبن بەیەک قەت بە حیاتی هیچ چابەیش نامێ ئەگەر هەمویان نەبن بەیەک هەموو لایەنەکان لە بەغا سەنگیان نامێ
هیچ مێدەکەت هەیە بۆی کە کێشەکانی ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانایە حەل بێت ومێدەکەم ئەوەی بەس ببن بەیەک نەبن بەیەک هیچیان بێ ناکرێت مشکلەکان حەل نابێ و هیچ بۆ کورد نابێ ئەگە لە بەغا ببن بەیەک و لێرەشەوە هەموو لایەنەکان بەشدار بن لە حکوومەتی هەرێم ئیشی هەوڵاتی ئەڕوا بازارەکرێتەوە موچە باشە بێ بەڵام ئەگەر هەر هین نەبن بەیەک هیچیان بە هیچ نابێ وەکو هاوڵاتی چ داوایەکرد لە ئەم فراکسیۆنە کوردیانە هەیە داواکارەکەم بە هەمویان ببن بەیەک و ببن بە براو ئیتر بەستە دوای هیچ مەکەون و ئەم لەبەر هینی بەرژەوەندی خۆی بگەڕێ و هەمویان بن بەیەک و بن بەبرایەک و مەسلحەتی ئەو خەڵکات تا ئیستا وا ڕۆژە با لە مۆلاوانە بێ هەموو بن بەیەک بدەست واللهی بڵم چی ینی گەشتبینی و ڕژبینی سەوای لاتوە ئەمڕۆ ڕژبینی بەیانی کە سەر شتەکە بێ ئینسان بە شێوازێکی تر بارەکە ئەگۆڕێ بەلایەکی ترە ناتوانێت ئینسانەوە نە ئاڵۆزە کەس ناتوانێت قسەی بکاکە لە سە تا سە تاوێ بەڵام ئینسان هەر گەشتبین بێ عادەتەن گەشتبین بە بەرامبەر بە هەر پێش هاتێک هەیە باشتر وەکلەوەی کە ڕژبینی دەرببڕێ دوجاریش ئەمەی تر هەمووی ساحی سیاسی کوردستان و عێراقیش ساحەیەکی ئاڵۆزە زۆر ئاڵۆزە هەتا سیاسیەکان خۆیان ناتوانن پێشبینیشتی باش و چاک بکەن کە بزان سپێنیا دوو سپێکی ئەگوزارێ لەبەر هاوڵاتێک داوانێ هەرەوە ڕادەر بەڕە بڵێ حەزەکەم ئاوا بێ حەز ناکەم ئاوای نەبێت لەبەرەوە من تا ڕادەیەک گەشتبینم چونکە ئەوە نە ڕژبینیمان بینی ئیتر سەری گەشتبینیە ئەبینین ئێستا کورد بەو چەند فراکسیۆنە و بۆ چەوەندە پەرلەمانی کە لە بەغدا هەیەی بوون بە چەند پارچەیەکەوە ئەنی کێشیان لە ناو خۆیانە هەیە کورد بۆم حاڵەوە ئەتوانێت پێگەیەکی بەهێز لە بەغدا دروست بکات حتمما ئەگەر یەک دەست بن ئیشەکان باشتر ئەڕوا بەڕێەوە و ئەبێ کوردەوە نەعاقڵ بێ لەوەی کە پەرتەوازەیە تاکو سەیزی سفادێکی لێ نەکردووە ئەوەنە بیر و هۆشی بێتەوە بەخۆیان کە کە سوود لەم ماڵە پژوو بڵاوی کوردستان ناکە لەبەرەوە ئەبێ هەردووا جار لێرەوەی خۆیان یەک خەن اینجا بشنەوە بۆ ئەوێ ئەگینا بەو شێوازە من باوەڕ ناکەم توان دەستکەوتێکی وا بەدەست بێن بەمە ئێستاوە پێ وایە زەعیب دەرەکەم ئاوا ئەگەر کێشە بە دڵنیاییەوە کە لە کوردیش وتوێتی لە پشت برابێ مەگەر قەزا لای خوابێ ینی ئەو کاتە کورد ئەگەر توانی لە پشتی یەکتر بن بە دڵنیاییەوە دەستکەوتی باشتر و گەورەتر بەدەسێن بەس بەم پەرتەوازەیە دڵنیا بە ئەوەیشی کە هەمانە زیاتر لە دەستی ناتوانن با بە حکوتا ئیستا حل نەکرابێسە بە چی حەلەکرێت نەوەڵا ناتوانن باشە ئەی کورد وەکو خۆی ئەبینین بە فراکسیۆنەکان پەرتەوازەیەک هەیە لە نێوانیانە بەم پەرتەوازەیە داواکارەکان توانم چەسپێن نەوەڵا شت بە ئاشتی حلەوێ بەقەت بە ئاژاوە حل نابێت بە ئاشتی حلەبێ شت بە ئاژاوە قەت کێشەکان زیاکە کەم ناکە هیچ ئومێدێکت هەیە بەوەی کە کێشەکانی ینی کورد حل بکات ئەم مزارە و ئاژاوەیە نەوەڵا قەت بە ئاژاوش بەخۆشی بە ئاشتی بە برایەتی بە تەبایی قەت لەگەڵ ئەو شێوازی خۆپشاندان و کێشە و گرفتانە کە هاتۆتە بەردەم حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم پێت وایە بەمانە حل نابێت بێت لەسەر مێزی گفتوگۆ دانی لەسەر مێزی گفتوگۆ بێداویشی چاوپێکەوتنیان لەگەڵاقی بە ئاشتی بە برایەتی قەت بە ئاژاو و کێشەشت حل نابێت ئێستا ئێمە لەسەر قەراغی بورکانێکین ئەگەر تەقیەوە لە هەمومان تێگەچێت کورد ئەگەر توانی لە پشتی یەکتر بن بە دڵنیاییەوە دەستکەوتی باشتر و گەورەتر بەدەسێن بەس بەم پەرتەوازەیە دڵنیا بە ئەوەیشی کە هەمانە زیاتر لە دەستی ئێمە لە ناو خۆمانە ڕێنەکەوین حسامان بۆ ناکەن ئەنفالم دیوە دەربەدەریم دیوە شوێن نەماوە نەچم ئەو کاتم بەلاوە زۆر خۆشتر بۆ لە ئێستا کاکتۆر حکوومەتی داهاتووی عێراقەوە تەشکیلەکرێ وەکو مامۆستای زانکۆ چەندێک ئومێدت هەیە بەوەی کێشەکانی 4 ساڵی ڕابردوو حکوومەتی تازە بتوانێت حەلی بکات زۆر سوپاس لە ڕاستیە ئەگەر بە شێوەیەکی بێئومێدانە قسە نەکەم من سیقەیە بکەم نییە کە ئەم حکوومەتە تازەیە بتوانێ چەند مشکلەیەک لە عێراقا بە تایبەتی حل بکە کە
بەعربی پێڵەن ئەم مشکلانە متەجەذرن لە عێراقا واتە ڕەجی داکوتاوە بە حکوومەتێک ئاوا بە خێرایی بمانەوە وەکو خومخانەتی هەڵکێشین و بێنی دەدەرەوە ڕنگ بگرێ نابێ چونکێکم ئەم عێراقا تەشبیه نەبێ وەکو لە گرێژ نەچووە وا بە ئاسانی ڕێک نابێتەوە پێویستی یعنی بە جوودێکی زۆر گەورە هەیە لە عێراقا و ئەبێ سەر لە نوێ بیناغەی ئەم مجتەمەعە بکرێتەوە. ئێستا بینین کورد خۆی بەو چەند ئەندام پەرلەمانەوە بەو سنگ و قورسایی کە ئێستا خۆی هەیەی لەناو خۆیانە چەند پارچەیە کرد بەم شێوازە پارچەیە ئەتوانێت داواکارەکانی خۆی بچەسپێنێ لەم حکوومەتەیە کە تۆ باست من بەش بە حاڵی خۆم لە وەکو لە عێراق بێ ئەمەلم لە کوردیش بە هەمان شێوە ئەگەر بێت و ئەگەر کورد بۆ خۆی یەک نەگرێتەوە یعنی بە یەک پرنسیپ نەچێتە پێشەوە بە تاکید ئەمانیش بە زەعیفی ئەچتە پێشەوە ئەوانیش ئەویان نەوێ لەبەرەوە من لەم مینبەرەی بەڕێستانەوە داواکارم لەم هێزانە فعلەن ئاوڕێ لە مجتەماع بنەوە لەگەڵ کۆمەڵگای کوردیە بتوانن دەنگی خۆیان بکەنەوە بەیەک و ئاشتەوایی یەک دروستکەن و ئەو تا ڕادێک غەڕایی حیزب لەگەڵ مجتەمەعا کردوێتی وازی لێبێنن بگەڕێنەوە بۆ لای میلەتەکە ئەوە تا ئەبینین حکوماتی گەورە لە دنیا قەڵبە بێتەوە بۆ هۆی کە خەڵکەکە مەسەرەن ئێستا حالیەن خەریکی فەڕەنساین کە مشکلێکی زۆر گەورە لە ئارایە خەڵک مشکلێکی زۆر گەورەی بۆ حکوومەت ناوەتەوە کە پێچێ نەک فەڕەنسا بەلجیکا و هەندێک وڵاتی تریش بگرێتەوە وڵاتی زۆر گەورە بگرێتەوە ڕەبیع عەرەبی لە وڵاتانی عەرەبیە جوانترین نمونەن بۆ ئەمانە ئێمە ئەگەر کێشەکە چارەسەر نەکەن ئەم حکوومەتە ڕۆژێکە ڕقی خەڵک بە تەواوەتی کڵپەکە و ئەو کاتە ڕەش و تەڕ و با بڵێن وشک بەیەکەوە سووتێ لەبەرەوە تکاکارم لە بەرپرسانی حکوومەت بە یەکێتی و پارتی و هەموو لایەنەکانەوە بەجددی لەم قەزیە بکۆڵنەوە چونکێکم ئێستا ئێمە لەسەر قەراغی بورکانێکین ئەگەر تەقیەوە لە هەمومان تێگەچ ئێستا بینین حکوومەتی داهاتوی عێراق تەشکیلەکرێت شیعە کورد سونە هەرێکیان بە کۆمەڵێک داواکاریەوە ئەچنە حکوومەتەکەەوە بەڕای تۆ کورد ئەتوانێت داواکارەکانی خۆی بچەسپێنێت لە حکوومەتی داهاتوی عێراق ئێمە گەر سەرکۆمارمانە بیاتوانێ هەموو شتێکمان بۆ بکە وایە کورد هەموو شتێکی پێگەی خۆیە لە هەموو شوێنی کورد دەگەرەمە ئەم دوان ئەم پارتیویەکیەتی و بۆ نمونە گۆڕانۆمانە قسەیان یەک بیە بەڵام ئێمە تا قسەمان یەک نەبێ هیچمان بۆ ناکری وایە ئێستا بینین کورد لەناو خۆیان زۆر یەک نییە کێشەیان لەگەڵەکەی ئێسایی چییە یەک بوونەکەی ئەمەیە کە ئەم پارتیویەکێتی و ئەمانە هەیە ئەینایەکێتی هەوڵدات و پارتی هەوڵدات و گۆڕان و کۆمەڵۆمانە هەمویان بە یەک چاو بە یەک دەنگ بچنە پەرلەمان و هەموو شتێکمان بۆ کرێ بەڵام ئەمان لێرە هیچ نەکەن ئەوان لێ حسابمان بۆ ناکەن لەناو خۆیانە ئێرانە ئەو لە حکوومەتی عێراقیش هەموو حسابێکمان بۆ کرێ باسیەوە کرد کە ئێستا سەرۆکۆمار لەسەر کووردە باش ئەگەر فراکسیۆنە کوردەکان خۆیان لە ناو خۆیانە یەک نەبن سەرۆکۆمار دەتوانێت چی بکە لە کاتێکە ئەو سەیرەکە کورد لە ناو خۆیان پشتگیری داواکەی خۆی نییە بۆ نمونە پرۆژه یاسای یەتە پێشەوە کە لە سوودی کوردایە لە قازانجی کوردایە بەڵام لە ناو خۆیانە ڕێک نەکەون هەمویان دەنگی پێنەدەن ئەو کاتە سەرۆکۆمار هیچ پێکرێ هیچی پێ ناکرێ بە تەنیا هیچی پێ ناکرێ ئەمان لێرە ناوماڵی خۆیان ڕێک نەخەن هیچ تێ ناکرێ عاربکە لە ناو خۆیانە هەمویان زتی یەکەن شیعە و سونەوە ئەم سەرۆسەر بەڵام ئێمە لەجانە خۆمان خواردووە ئەینە ئەمان گەر ڕاستکەن پارەی باشە نەوتە ڕوا هەموو داهاتێکیانە ئیتر لەوە زیادە چیانەوی وەڵام من داواکاری وەکو هاوڵاتیە داواکاریمەیە دانیشتن و بە گفتوگۆ هەموو شتێ چارەسەرکەن و بچنە پەرلەمانی عێراق و هەموو شتێکمان بۆ کرێ بەڵام ئێمە لە ناو خۆمانەوە تا لەسەر سەرکۆمار شەڕ بوو پارتیی بۆ من و یەکێتی بۆ من ئەی شتی وا بێت هەمە کاک ئێمە لە ناو خۆمانە ڕێنەکەوین حسابمان بۆ ناکەن ئێستا ئێمە لەسەر قەراغی بورکانێکین ئەگەر تەقیەوە لە هەمومان تێگەچ کورد ئەگەر توانی لە پشتی یەکتر بن بە دڵنیایەوە دەستکەوتی باشتر و گەورەتر بەدەسێن بەس بەم پەرتەوازەیە دڵنیا بە ئەوەیشی کە هەمانە زیاتر لە دەسێن ئێمە لە ناو خۆمانە ڕێنەکەوین
حسابمان بۆ ناکەن ئەنفالم دیوە دەربەدەریم دیوە شوێن نەماوە نەچم ئەو کاتم بەلاوە زۆر خۆشتر بۆ لێ ئێستا بەڕای تۆ حکوومەتی داهاتوو عێراق ئەتوانێت داواکارەکانی کورد جێبەجێ بکات بەڕێی من ناوەڵە وەڵی 20 ساڵە جێبەجێ نەکردو تا چی جێبەجێگە هۆکار چییە؟ ئایا هۆکار کورد خۆیەتی یاخود نەخێر کێشەی تر لە ناو بابەتەکانە؟ هۆکارەکە کورد خۆیەتی ناویست کێشەیەکی تر نییە کوردەوەتە خۆی بینی بە بەرچاوە بۆ کورد هەمیشە لە مێژووەوە ئەبینین یەک نین هەمیشە ینی مەگەر ڕێزمەوە خەڵکە مەگەر خۆی بخەڵەتێنێ ئەینات هەموو کەسەسانەی تر پێویست ناکات خەڵک بڵێ وەڵا عێراق و ئەموو ئەو هەموویشی بەرژەوەندی ئەم فراکسیۆنە کوردیانە یەک بگرن نەتوان داواکاریەکە بچەسپێن قەت یەک ناگرن دڵنیا بە لەوە قەت یەک ناگرن نایگرن دڵنیا بە تاکید بە لەوە قەت یەک ناگرن بتەوەکو برادانیشن باخوا قەت شتیوان نییە و ناژبێت و ناژبێت دڵنیا بەلەوە بۆ ئەبینین ئێستا شیعیش خۆ لە ناو خۆیانە کێشە هەیە با بڵین جەماعەتی مالکی گیان عەبادی گیان سەدر گیان بەڵام لە کۆتایە مەرجەعێکیان هەیە کاگەرێنەوە بۆ مەرجەعەکە بەس بۆ کورد قەت ناتوانێت مەرجەعێک بۆ خۆی دیاری بکات لە کۆتایە بڕیار لەسەر کێشەکانی خۆی ناتوانێت دڵنیا بە تاکید بەلەوە کە خەڵگەڵێ دوو ئیدارەیە نەماوەی سێش دوو ئیدارەیە بچۆ دێگەڵە ئەو لاوە حکوومەتێترەوە ئێرە حکوومەتێکی ترە وەڵاوکو کورد داواکاریمەوەیە هەمویان بە دانیشن بە مێزی گفتوگۆ بچنە بەغا کێشەکانی کورد چارەسەر بکەن وەڵڵاهی نەوەڵە ئەی کورد 25 ساڵە نەیتوانێت حەلیگا تازە ئێمە چاوەڕێکی لێ بکەین پێت وایە لەم حکوومەتەی شەهر وەکو ئەوی پێشووترێ ئارە هەر کورد نییە ئەی فەرقی چییە؟ جیاوازیەکەیە کە ئەم جارە ئەڵێن عادل عەبدولمەهدیە پیاوێکی تەکنۆکراتە ڕەنگە پیاوێکی بێلایەن بێت ئەم شێوازە بیرکردنەوەانە هەیە دەربارەی ئەم حکوومەتەی ئێستا وەڵڵاهی من وەکو خۆم شخصی خۆم قەناعەتە بینی ئەی کورد خۆی لە ناو خۆیان بەم شێوازە ئێستا بینین شێوازێک لە پەرتەوازایی تایە ئەتوانێت داواکاری خۆی بچەسپێنێت وەڵڵاهی کورد جا تا ئێستا نەیچەسپان بێت خۆی مەخلوق دروست بوو و میلەت دروست بوو خۆی گەورە دنیای دروست کرد کوردیشی دروست کردو وایە تا ئێستا کورد نەبوو بە هیچ معنای شایانی نەبوو بۆیە نەبوو بە هیچ وایە نە وەڵڵاهی هۆکار خەڵکی خۆمان بەغیلە کورد حەسادەتێکی لە ناویەکە یعنی کە یەکێ سەرکەوتۆ بێ بەغارەتی بێ بە فەشەلی پێێنێت کێشەکە خۆمانی ئەینا ئێمە لەگەڵ میلەتەکانی تر چیمان فەرق بەڕای تۆ هەمان بۆ چونمە لەگەڵ کاک محەممەد هەرە بۆ بۆچی لە کۆنەوە کورد نەیتوانیوە لە ناو خۆیان یەک بێ ئەم کێشەیە بۆ هەتا ئێستا چارەسەر ڕێزەکەم خۆی ئەم مەسەلە یەکنەگرتنی ئەم حیزبانەیە ئەگەر ئەم حیزبانە هەموو وەرە من و تۆ ئەچین ئەم بازاڕە بۆ نمونە شەڕێگەکەین تێگەیشی ئەگەر تۆ پشگیرم نەبێ و پیاوە پشگیرم نەبێ مانای من بە تەنیای چمە ئەگەر ئێوە پشگیرمە هەموو شتێک دەسەڵاتێک توانی بگریتە دەست یعنی مەسەلە لێرە یەکنەگرتنەکەیە ئەگەر حکوومەتەکان حیزبەکانی یەک بگرن هەموو شتێکیان بۆ کرێ زۆر بە ئاسانی بۆچی بینی ئێستا خۆ لە ناو شیعیشە ڕێی جیاوازەیە سەدر بەجیا جەماعەتی حەکیم بەجیا با بڵێن مالکی و عەبادی هەرێکیان بەجیا کۆمەڵێ شتی تایبەت بە خۆیان هەیە بەڵام لە کۆتاییە کە کێشەکە گەورە بێ مەرجەعێکیان هەیە بۆ کورد هەتا ئێستا مەرجەعی نییە بڕاردەرێکی گەورەی نییە لەسەر کێشەکانی خۆی بۆەکە چییە بڕاردەرەکە حیزبەکان لە ناو یەکە کۆگنین تایشێک هەڵسیە بڕاردەر بێت و بڵێ کاکە ئەم پیاوە برا گەورەی ئەم حیزبەیە ئەم حکوومەتەیە ئەم خەڵکەیە با بڕاردەر بێت ئیشەکان جێبەجێگرێ مانایە بە حیاتی ئەم شتە دروست نابێ و یەکگرتو نابێت ئللا ئەبێ کورد هەموو حیزبەکان یەک بگرن اینجا ئێمە ئەتوانین بە یەکگرتووی ئەتوانین ئەو شتانە بچەسپێنی کامان بەڵێ بەڵێ ئارەوەڵا